بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ بنیادگار فایقمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە میوانەکەشم بە سوپاسەوە لە هەولێرەوە لەگەڵتانە بین دیارە میوانی ئەم شەوم بەڕێز کاک عەلی قادر بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقم مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرس ئەم شەو گفتوگۆ بکەین. ئێوەش بێگومان ئاگادارن هەڵبژاردنەکانی عێراق بە شێوەیەک لە شێوەکان لێگرا بۆتەوە لەسەر 12 ئایاری 2018 دوایەوەی کە بە تایبەت لەلایەن سونەکانەوە ناڕزایی هەبوو بەڵام دوای بڕیارەکەی دادگای فێدراڵی و ئەوەتان ێبینین کە سەرۆکایەتی کۆماریش بە شێوەیەک لە شێوەکان مەرسومی بۆ دەرکردووە و تا ڕادەیەک یەکلا بۆتەوە هەرچەندە هێشتا هەر قسە لەسەرەوە هەیە کە ڕەنگە دەنگدانێک بکرێت لە پەرلەمان بە شێوەیەک لە شێوەکان بەڵام ئەم شەو من لەگەڵ کاک عەلی مەبەستمە کۆمەڵێک زانیاری وەربگرین. ئایا ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە عێراق تا چەندە ئامادەکاری بۆ کراوە؟ ئایا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق ئامادەکاری تەواوی کردووە؟ قسە لەسەرەوە هەیە کە دەنگدانی داهاتووی عێراق بە ئەلکترۆنی ئەبێت و قسە لەسەرەوە شەیەکەم دەنگدانە پێویستی بە کارەبا و ئینتەرنێتی بەردەوامەیە بۆ ئەوەی لە کاتی خۆیان دەنگدانەکە بکرێت و لە کاتی خۆیان بەبێت درێژکردنەوە وەکو جاری جاران دەنگدانەکە کۆتایی بێت چونکە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ئۆتۆکاونت خۆی دەنگەکان ئەژمێرێت. ئەمە تا چەندە ڕێیتێچێ وایە شێوازی هەڵبژاردنەکان ینی بە شێوازی لیستی داخراوە بێت لیستی کراوە بێت لیستی نیمچەکراوە بێت ئەمە چۆن مامەڵی لەگەڵا ئەکرێ واشمەوێ بزانم کامێت جۆری یاخود شێوازی هەڵبژاردن باشترینە بەنسبەت کورد و هەرێمی کوردستانەوە هەروە پرسیارم لەسەرەوە بێت لە ئێستادا کەرکووک و خورمات و خانەخین و هەندێک ناوچەی دیکە بە دۆخێکی نائاساییە تێئەپەڕن. ئایا چی ئامادەکاریە کراوە یاخود چی ئیجراعاتێک گیراوەتە بەر بۆەوەی کوردانی ئەو ناوچانە بە شێوەیەک لە شێوەکان بێدەنگ نەبن یاخود بێبەش نەبن لە مافی دەنگدان و بەنسبەت ناوی مردووان و ناوی دووبارە و ئەو شتە سەیر و سەمەرانەی کە باسەکرێ بەنسبەت تۆماری دەنگدەرانەوە ئایا ئەمە پاکراوەتەوە و مەبەستیشمە بزانم پەرتەوازەی نێو ماڵی کوردستان هەر لایەنە و لە ئاوازێکە خوێنێت و لیستێکی بۆ خۆی دروست کردووە لەو سەرەوە چەند بە زیانی ئێماکەوێتەوە. بەڕێز عەلی قادر بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سڵاوتان لێبێت سوپاس بۆم دەرفەتە. ئەمەوێ بەو پرسیارە باوە دەست پێ بکەم ئایا هەڵبژاردنەکانی داهاتووی عێراق بۆ 12 ئایاری 2018 یەکلا بۆتەوە یان هێشتا بواری دواخستنی تیاماوە؟ بەڵێ سوپاس بۆ کەناڵ 24 و سوپاس بۆ جەنابیشت سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێز. دیارە ئێمە بە پێی خشتەی کاتی خۆمان وەکو کۆمیسیۆن هەڵبژاردنەکان لە 12 ئایارە خشتەمان بۆ داناوە هەنگاو بە هەنگاویش بەرنامەکانمان جێبەجێ کردووە. ڕۆژی 12 پێنج دەنگدانی گشتیە بێەوە ڕۆژی 5 دەنگدانی تایبەت ئەبێت ئەوە وەکو خشتەی کاتی کۆمیسیۆن و ئەم ئێستاش دادگای فیدراڵی ئەو مەسەلەی یەکلا کردەوە و پەرلەمانیش ئەوەی ئیقرار کرد کە هەڵبژاردنەکان دەبێت لە وادەی خۆیدا بکرێ و پێچەوانەی دەستور کەس نەجوڵێتەوە بۆیە ئەو هەڵبژاردنانە ئەنجامەدرێ و کۆمیسیۆنیش ئامادەکاریەکانی بە تەواوی بۆ کردووە و خۆی بۆ سازداوە. باشە با پرسیارێکی دیکە بکەم ئەمە بەنسبەت هەڵبژاردنە گشتیەکانەوە چی بە سەبارەت بە هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانەوە ئایا ئەوە ئەگەری دواخستنی هەیە یان ئەویش لە هەمان کاتدا ئەنجامەدرێت؟ کۆمیسیۆن ئامادەکاری بۆ دوو هەڵبژاردن کردووە واتە ئەو سیستمەی کە دایناوە ئەو بەرنامەی دایناوە ئەو ئامێرانەی کە بەکاری هێنێ هەموو بەرنامە ڕێژی کردووە بۆ دوو هەڵبژاردن واتە ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانیش واتە ئەنجومەنی نوێنەران هەردوو هەڵبژاردنەکە لە یەک وادەدا ئەنجامەدرێت و ماوەی کە بۆی دانراوە ئەو بڵاو پێکردنەی دەنگدەران کە بۆی تەرخان کردووە ماوەیەکی تەواوە دەتوانرێت لە یەک ڕۆژە هەردوو هەڵبژاردنەکە ئەنجام بدرێت و لە ماوەی 6 سەعات تا هەردوو ئەنجامەکەش ڕابگەیەنێ نەک یەک ئەنجام. بەڵێ ئەمە بەنسبەت لایەنە لۆجستی و ئامادەکاریەکانەوە بەڵام ئایا ئەنجامدانی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق یەکلا بۆتەوە بە تەواوەتی ئەویش؟ لە ڕووی یاسایەوە پێم وایە ئەو پێشتر قسەی تیاکراوە و هەندێک بڕیار یا هەندێک مەسایلی قانونی لە پەرلەمانی گەڵاڵە بووە. ئەمڕۆ پەرلەمان کۆمەڵێک بابەتی یەکلا کردەوە کە لە ڕووی بڕوانامە و لە ڕووی ئەو ئامێری کە بەکاری هێنین و ئەو سیستمەی پێشووی هەڵوەشاندەوە کە بنکەی لاوەچی هەبوو ئەژماردن و یەکلاکردنەوەی لاوەچی هەبوو سیستمی ئەلکترۆنی بەکارهێنانی خێرا ڕاگەیاندنی دەنگەکانی پەسەند کرد و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی کەوا ئێمە لە کارەکانماندا دەستکراوە بین و بتوانین ئەو
بەرنامەی کە دامان ناوە ئەم جارە بە شێوازی تەکنەلۆژیای نوێ من حەزەکەم بۆ بینەرانیشی ڕوونکەوەمەوە هەڵبژاردننی ئەم جارە سەراپای جیاوازە هەر لە تۆماری دەنگدەرانەوە جەنابەت ئاماژەی تەواوی ئەو گۆڕانکاریە پێکردەتە بنچینەی و ڕیشەیانەی کراوە سەبارەت بە هەڵبژاردنەکانی داهاتوو بە تایبەت سندوقی ئەلکترۆنی ئەمە چۆنە و بینەران پێویستە چه زانیاریەکیان لەسەری هەبێت؟ بەڵێ لە ڕاستیە سیستمەکە بەم شێوەیە تۆماری دەنگدەران بە تەکنەلۆجیا کراوە لەگەڵ خێرا ڕاگەیانی ئەنجامەکان تۆماری دەنگدەران ئامێرێکی هەیە ئامێرێکی ئەلکترۆنیە کە پەنجەمۆری هەموو هاوڵاتیانی تایە ئەوانەی بایۆمەتریان کردووە لە ساڵی 2015 تا ئەمڕۆ تۆمار کراون و بە سیستمی بایۆمەتری دەنگەدەن و ئەو کارتەشینەی پێشوو هەبوو هەموو پوچەڵ کراوەتی ئەوانەی بایۆمەتریان کردووە ئەوانی تر کە بایۆمەتریان نەکردووە لە ساڵی 2014 بە کارتی ئەلکترۆنی دەنگیان داوە پەنجەمۆری 2014 هێنراوە خراوەتە سیستەمی بایۆمەتریەکەەوە بۆەوەی کە دێن بە کارتەشینەکە دەنگەدەن ئەینەن سیستمی ئەلکترۆنی بایۆمەتریان بۆ بەراورد کرێ پەنجەمۆری ساڵی 2014 لەگەڵ پەنجەمۆری ئێستایان بەراورد کرێ و کۆدی کارتەکانیان بەراورد کرێ بەو شێوەیە ڕێگیری لە کۆمەڵێک بابەت کرا کە جەنابەت ئاماژەی پێکرد و جار دەنگ و ئەو بابەتانەی تر لە هەمان کاتدا لە کارتی ئەلکترۆنیەکە لە هەردووچی سەعات و سانیە و دقەی تۆمارکردنی واتە دەنگدانی ئاماژە پێکە ئەگەر ئەو کارتە بەرێ بۆ هەر وێزگەیەکی تر ئاماژەی پێکرێ کار ناکات ئەڵێ ئەم کارتە بەکارهێنراوە واتە دەنگی پێدراوە بەڵێ کەواتە کاکعەلی ئەمە بۆ تۆماری دەنگدەران پێدا ینی بەڵێ پرسیاری دیکەمە بێ لەسەر تۆماری دەنگدەران ئەگەر ڕوخسەتم بێ ئەمە پێویستی بە ئینتەرنێت و پێویستی بە کارەبای بەردەوام هەیە ئەمە بیر لێ کراوەتەوە لە عێراق کە کارەبا ینی زیاتر بە شێوەیەک لە شێوەکان وەکو ترافیکە خۆشبەختانە ئەومان زۆر زوو بیر لێ کردوێتەوە کۆمسیۆن بیری لەو کێشەیە کردوێتەوە ئاجزەکانی کۆمسیۆن پێویستی بە کارەبانیە بە مطلقی 12 سەعات بەو پاترەی کە هەیەی سەراپا ئیژەکە بە هیچ شێوەیە نە ئەنتەرنێتیەوێ نەکارەبایەوە سیستمی ناردنی دەنگەکان بە ڤیساتە بە قەمەرسناعیەوە سیستمی ئێمەش بەو پاترەیە کە هەیەی پاترێکەش لەگەڵ شەحنکردنەوەی واتە بارگاویکردنی بە کارەبای ئەلکترۆنیەکەی خۆی 12 کاتژمێر بەبێ وەستان ئیژەکە و هیچ کێشەی لەو ڕۆوە لە هیچ بنکەیەک ڕوونادا وابەستەکردنی بە ئەنتەرنێتی شەوەنی هەتا مەسلەی قەرسەنەکردن و هێرشکردنە سەری بۆ بکرێت سیستەمەکە ڤیساتە بەڵام ئەگەر ڕێگەم دەی بە یەکانگیرکردنی ئەم ئامێری دەنگدەران تۆمارنامەی دەنگدەران لەگەڵ ئامێری ئێگلاکردنەوەی دەنگەکان دروست کراوە ئەوش بەوەی کارتی بەڕێوەبەری وێزگا ئەخرێتە سەر ئامێری دەنگدان ئەو ناو بارکۆدانەی کە هەیە لە ئەو وێزگەیە هەمووی ئەو سندوقە تەرخانەکرێ بۆ ئەو وێزگەیە و راپۆرتی بەیانی ئەدا ئەڵێ ئەم وێزگەیە ئەم سندوقە تەرخان کرا بۆ ئەم وێزگەیە ئێستا تەنگدان تێیدا هیچ نییە سفرە و ئامادەیە بۆ دەنگدان ئەمە راپۆرتی سعات حوتی بەیانیە لە سعات حوتی بەیانیەوە دەنگدان دەست پێکا بۆ 6 ئێوارە چارەگێک پێش تەواوبوونی کاتی هەڵبژاردن خۆی ئامێرەکە ئاماژاکە ئەڵێ چارەگێک ماوە بۆ دەنگدان ئاخر دقەی دەنگدان ئەڵێ دوا دقەیە وەکە بوو بە سعات 6 کاتژمێر 6 ئێوارە ئۆتۆماتیکی ئەن سندوقەکە خۆی دا ئەخرێ هیچ وەرەقەی تر قبول ناکە دەبێت دەستکرێ بە پرۆسی یەکلاکردنەوە و زیادکردنەوەکەی جەنابەت بۆ گرنگیە و ئامێرە ینی واستەکەی تر دەنگدانەکە ڕەنگە وەکو دەنگدانی نازانم ئەگەر ینی مقارنەکە خراپ نەبێت ئەمریکا و سویسرا بێ بەڵام ئایا ئەمە لە عێراقێکی پڕ لە گروپی جیاواز وا ئەکات کە دەنگدانەکە بە پاک و تەمیزی و بێگەردی و بە شەفافی بەڕێوە بچێت یعنی تەواوی ئەو ئەگەرانەی تەواوی ئەو کونج و کەلەبەرانەی کە ترسی گۆڕینی دەنگ و ئەنجامەکانی هەیە گیراوە لەم سیستەمەیە لە ڕاستیە زۆر شت کە پێشتر کاری ناشیاوی پێ ئەکرا ئێستا ئەوانە معالەجە کراون چارەسەر کراون
وای لێکراوە کە ئەو شێوازانە کە پێشتر بەکارە هاتن ئێستا نەتوانرێت بەکار بێنرێت بۆ کاریگەری سەر ئیرادەی دەنگدەر. بۆ نمونە ئەو وەرەقەی کە ئەچێتە سکانەرەکەەوە چێتە جیازە زیرەکەەکەی دەنگدانەوە وێنەیەکی ئەگرێ وەلای خۆی تۆماریەکە خەزنێکە پێش ئەوەی دەنگەکان یەکلاکاتەوە کە وێنەی گرت هەموو دەنگی ئەو وێزگانە کۆ ئەکرێتەوە دواتر ئەدرێ بە حیزبەکان واتە وێنەی وەرەقەی دەنگدانی سەرجەم دەنگدەران بەبێ ناوتەبعان بەبێ هیچ شتێک ئەدرێ بە حیزبە سیاسیەکان بۆیان هەیە بەراوردیکەن لەگەڵەوە ئەنجامانەی ڕاگەیان دراوە دروستە یان نادروستە وە سکاڵاشی لەسەر تۆمار بکەن و اعتیباری گەورەشی هەیەەوە یەکلایە کاتەوە کە نە دەنجی دەنگدەرێک بە فیڕۆ ئەچێ وەنە کاندیدێک دەنجی بۆ کاندیدێککە ڕوا لە ناو حیزبێک وەنە دەنجی حیزبێک بۆ حیزبێکی ترە ڕات ئەمە بە وردی چارەسەر مەسلەی فرتوفێڵ لە بنکەکانە زۆر تۆماری دەنگدەران باشە پرسی تۆماری دەنگدەران ئایا ئەو خاڵانەی جەنابتان ئاماژەتان پێدا بەمانای ئەوە دێت کە تۆماری دەنگدەرانی عێراق بە تەواوەتی پاکراوەتەوە و ئامادەیە بۆ ئەم پرۆسەیە؟ ئەو ڕێژەیەی کە تۆماری بایۆمەتری پێکراوە بە تەواوەتی پاکراوەتەوە. ئەو ڕێژەیەی کە ماوە لە دوای ئەو ڕێژەیە بۆ هەر پارێزگایەک جیاوازە مەسەلەن کە تۆماری بایۆمەتری ئەنجام داوە ڕێژەکانی جنوب تەبعاً لە ئێمە زۆر زیاترن گەیشتونێتە 1970 ئێمە 1950مان تەواو کردووە دووەک 1970 تەواو کردووە سلێمانی 1949 تەواو کردووە ئەم ڕێژەیە بە تەواوەتی پاکراوەتەوە بۆ چارەسەری ئەوەی دوای ئەویش بەم شێوەیە معالەجە کراوە هەر بۆی بە وردی ئاگات لێبێت جارێ هیچ دەنگدەرێ بە دەنگدەر ئەژمار ناکرێ ئەگەر کارتی ئەلکترۆنی دەنگدانی پێ نەبێت لە کارتی بایۆمەتری ئەوانەی کەنیانە چۆن چارەسەر دەکرێت دەبێ بێن خۆیان تۆمار بکەن سیستمی ونبوون بکەن بۆ موالیدە تازەکان موالیدی 1970 ئەوە بوو لەماوەی ئەم 4 ساڵەیە کۆمەڵێک خەڵک تەمەنی یاسایی دەنگدان گەشتونەتە ئەو تەمەنە ئەوانە چۆن چارەسەر بەڵێ ئەگەر ڕوخسەتم بێ بۆ ڕوونەکەمەوە ئەو موالیدە تازانەی کە باسمان کرد ساڵی 2014 دەنگدەر نەبوون بەم شێوەیە پەیڕەو کراوە ئەوەی هاتووە بایۆمەتری کردووە سیستمی بایۆمەتری کارتی درێژخایەنەکەی ئەدرێتێ و کارتی بایۆمەتری ئەدرێتێ ئەوەی کە نەهاتووە خۆی تۆمار بکات لە یەکی سێدا کارتێکی کاتی بۆ ئەهێنرێت ئەو کارتە کاتیە ئەبێ وەربگرێ ئەگەر پێی نەبێ بە دەنگدەر ئەژمار ناکرێت دەنگدەری ئاسایش کە بایۆمەتری ئەنجام داوە ئەگەر بێت و کارتی ئەلکترۆنیەکەی وەرنەگرێتەوە کە ئێستا ئێمە خەریکی دابشکردنەوەی ئەو کارتین مافی دەنگدانی نادرێتێت چونکە ئەو سیستەمە وا ڕێکخراوە هەر دەنگدەرێک کارتەکەی ئەکاتە ناو ئامێری تۆماری دەنگدەرانەوە بۆی کۆدی لێ ئەدا یەک سعاتی ئەژمارکردن و یعنی تۆمارکردنی دەنگی وەک ڕێگەپێدانی بەسانێ و بەدەقەت تۆمارەکە ئەو کارتەوە کارتی ئاسیاسێڵ و کۆڕک و ئەوانەیە کە بەکارتێنا یەکجار دووەم جار ئەبێ بارگاوی کرێتەوە ینی ئەسڕێتەوە مافی دەنگدان نابێت لە شوێنێکی تر بۆیە هەر دەنگدەرێک کارتی ئەلکترۆنی پێ نەبێ جا ئەگەر هەمیشەیەکە بێ ئەو کاتیانە بێ باسمان کرد مافی دەنگدانی نابێ بۆ ئەوەی یەکلاش بێتەوە دەنگدانی تایبەتیش پوچەڵ کراوەتەوە سەرجەم ئەو کارتانەی کە ساڵی 2014 بەکارهێنراوە لەبەر ئەوەی چەند فرقەیەکی جێشی عێراق هەڵوەشایەوە ئەو کارتانە هەموو هەڵوەشێنراوەتەوە واتە پوچەڵ کراوەتەوە مافی دەنگدانی پێ نییە تەنها ئەو کەسانە مافی دەنگدانی تایبەتیانەیە کە تەنها بایۆمەتریان ئەنجام داوە لە دەنگدانی تایبەت لە هێزەکانی عسکەری لە هێزەکانی واتە بۆ نمونە مەترسی ئەوە نییە کەسێکی حەشتی شعبی لە ڕۆژی دەنگدانی گشتیە دەنگی خۆی بدات و لە ڕۆژی دەنگدانی تایبەتیشە دەنگێکی تر بدات ئەم مەترسیە چۆن چارەسەر کراوە حەشتی شعبی بە هیچ شێوەیەک لە دەنگانی تایبەتە تۆمار نەکراوە بێ لە ڕۆژی دەنگدانی گشتیا دەنگ بدات ئەوە هەر بۆ وردەکاری بەڕێستان ئەو هێزانەی ئێمە باسەکەین سەربازەکانن کاک عەلی بەڵێ هەر بەنسبەت دەنگدانەوە یعنی بینە سەر شێوازی هەڵبژاردننی ئەم جارەی عێراق ینی ئەو زانیاریەکانی لای من باس لە 18 بازنەی هەڵبژاردن ئەکا لە عێراق باشە
ئەم هەژدە بازنەی هەڵبژاردنە ئایا یەکلا کراوەتەوە کە شێوازی هەڵبژاردنەکە شێوازی لیستەکان کراوە داخرا و نیوچە کراوە یاخود نیوچە داخراو دەبێت چۆن ئەبێت ئەمە چۆن بۆەوەی بینەر زیاتر و تەنان پارتە سیاسەکانی زانیاریانە بێت بەڵێ سیستمەکە سیستمێکی کراوەیە ئەو میمچە کراوەی پێشووە و شێوازی ئەژمارکردنی کورسیەکانیش لام وایە یەکلا بووە لە پەرلەمان کە ئەویش بە سیستمی سانتلیگۆ 1.7 ئەنجامەدرێکە ئەمەش زیاتر لە بەرژەوەندی حیزبە زۆر گەورەکانە ئەو حیزبانەی کە کەمتر لە ئەوە دێنن ژمارەی کورسیەک ڕەنگە لە کورسی یەکەم و کورسی کۆتایە بەریان نەکەوێت بۆیە 1.7 بەکاردێت ئەم جارە سیستمی سانتلیگۆ لە یەکەوە دەست پێ ناکە لە 1.7ەوە دەست پێەکە بۆم ژمارەیەکی گەورەیە هەر حیزبێک کە بەشدارە بێت پێم وایە دەبێت ڕێژەیەکی باش دەنگ بەدەست بێنێ ئەنجا کورسی بەدەست دێنێ بۆ هەر هەژدە پارێزگاکە بە یەکسانی یەک سیستم بەکاردێ هەر بۆ ئاگاداری جەنابەت یەک شێوازی دەنگدان بەکاردێت لە یەک شوێن بارگاوێکەوە ئەنجامەکانیش لە یەک کاتدا ڕاگەیەنرێ یەکلایکردنەوەی سیستمی دەنگدانەکە یاخود سیستمی هەڵبژاردنەکە لەسەر سیستمی ساندلیگۆ 1.7 با پەیوەستی بکەینەوە دابەشکردنی کورسەکان ئەفوان ئەژمارکردنی کورسەکان ئەوە سیستمی هەڵبژاردن بەڵێ 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 باشە با ڕەبتی بکەینەوە بە فرەلیستی لە هەرێمی کوردستان پارتە سیاسیەکان تقریبان زۆربەیان یەکلا بوونەتەوە لەوەی کە بە لیستی سەربەخۆیان دوو لایەن سێ لایەن پێکەوە لیستێکی دیاریکراویان هەبێت ئەوەی کە بڵین هەڵبژاردنەکە بازنەی کراوەیە و ئاماژەشت بەوەدا کە بڵین بە سیستمی سانتلیگۆ 1.7 تەواوەمە یەکلا بۆتەوە ووتت لە قازانجی پارتە سیاسی گەورەکانە ئایا ئەم فرەلیستیە بە لە بەرچاوگرتنی ئەو بڵین ئەو زانیاری و معلومات و ڕاستی و حەقیقەتانی لەسەر هەڵبژاردنەکە ئاماژەت پێدا لە زەرەری کوردە یا لە قازانجی کوردە بۆ کوردستان هیچ جیاوازی نییە چکە سلێمانی بازنەیەکی سربەخۆیە هەولێر بازنەیەکی سربەخۆیە دۆکە بازنەیەکی سربەخۆیە ئەمانە چێبرچێ لەسەر ژمارەی و کورسیانە ئەکەن کە بۆیان تەرخان کراوە بەڵام هەتا لیستەکان زۆر بێ حیزبەکان ژمارەی کورسیەکانیان کەمترە بێ ینی دابەشە بێ لە نێوانیانە ئەمە لەلایەکە فراهەمکردنی بنەمای دیموکراتیە و لەلایەکشە دوایی ئاسان نابێت یەک بگرنەوە وەک کوتلەیەک بتوانن کاریگەریان لەسەر پەرلەمانی عێراق بێ بەڵام بۆ مەسلەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیان ناوچە کوردستانیەکانی کە کێشیان لەسرە ئەمە زۆر ئەمە کاریگەری زۆر زۆر گەورەی هەیە لەوانەیە ئەو دەنگانەیەوە دوو کورسی بە سلبی تەبعاً دەنگەکانی هەمویان کۆکەیتەوە دوو کورسی یا زیاتریش زەرت بکەن لە ئەنجامی ئەوەی کە بە لیستی جیاجیا دابەزیون لەوەی کەوا بە یەک لیست دابەزینە ڕەنگە ژمارەی کورسیەکان زۆر زۆر لەوە زیاتر بوو کە بەجیا دابەزن دەکرا هاوپەیمانی تەنها بۆ شارێک بکەیت بۆ بازنەیەک بکەیت یا بۆ چەند بازنەیەک بکەیت و دەکرا ئەوەیان ئەنجام بدایە بەڵام دیارە حیزبە کوردستانیەکان نەگەیونەتەوە و قەناعەتەی کە لەگەڵ یەکە هاوبەشی بکەن پێیان وا بۆ کورسی زیاتر بەدەست دێنن ئەگەر بەجیا بەشدار بن بەڵام ئەوەی ئێمە قەناعەتمان وایە ئەو مەسەلە جیاوازە بەڵێ کەواتە پارتە سیاسەکان لەم پرسەشە درێغیان نەکردووە لە زیان گەیاندن بە دەنگی کورد لەو ناوچانە بینە سەر پرسێکی تر باس لەوە ئەکرێت مەرجی خۆکاندیدکردن بۆ پارلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران یەکێک لە مەرجەکان بۆ نمونە ئەوەیە کە کەمتر لە بڕوانامەی بە کالۆریۆسی نەبێت زانیاریەکانی لای جەنابتن چی ئەوانەی کە تایبەتن بەو پرسە بەڵێ ئەو پێشنیارە کرا بوو کە پێویستە کەمتر لە بڕوانامەی بە کەلۆریۆسی نەبێت لە بەرەوەیە لە بنەڕەتە بڕوانامەی بە کەلۆریۆس ئێستا کەمە دکتۆرا و ماستێر و شەهادە بەرزەکان زۆر زۆرن وەک جاران نییە خەڵک هەڵگری ئەو بڕوانامانە نەبێت و تەجروبەشی سپاتی کردووە لە لیژنەکانی ناو پەرلەمانە ئەو کەسانێک کە بڕوانامەی کەمیان هەیە بە دەگمەن خەڵکی زۆر کاریگەر و بتوانە و ئەوەیان هەیە کە سەر لە لیژنەکان دەرکەن کە بتوانن کاروباری ناو لیژنەکان بەڕێوە بەرن پەرلەمان تەنها دەست هەڵبڕین و چۆنەڵێ بەڵێو نەخێر نییە کۆمەڵێ لیژانە کە بە بەردەوامی کارەکەن و بنەما یاسایەکان گەڵاڵا ئەکەن و تاوتوێەکەن و دایە ڕێژن ئەگەر بێت و خەڵکی زۆر خوێندەوار و بە ئەزمون و
شارەزانە بێ دیارە لەوێ ڕۆڵی نابێ. بەڵێ کاگالی من کۆمەڵێک ینی چەند پرسیارێکی ترم ماوە کاتیشم زۆر کەمە زۆر سپاس دەکەم گەر بە کورتی و پوختی وەڵامی پرسیارەکانم بیتەوە لێرە بە دووە خۆزگاوەشیانە کردە مەرج کە پەرلەمانتاری کورد کاچێت ئەبێ بە نوێنەری کوردستان لە بەغدا عەرەبی بزانێ بۆی بتوانێت لەوێ بەرگری بکات. باس لەواکرێت کە 270,000 خەڵکی کەرکووک ئاوارن ئایا ئەمە چۆن چارەسەر ئەکرێت لە هەڵبژاردننی داهاتووە سندوقیان بەدانرێت ئەو ئاوارانەیان چۆن؟ بەڵێ ئەوانەی کە ئاوارە بوون هێشتا کە پرسەکە یانی چکە دوای تۆماری بایۆمەتری ئەوانە یعنی لە مودەیەکی زۆر کەمە ئەوانە ئاوارە بوون پرسەکەیان نەهاتۆتە کۆمیسیۆن بە وردی بنەمای بۆ دانیان مناقەشەی بکە لێکۆڵینەوەی لەگەڵ بکە هێشتا کە بەڕسمی ئەم حیزبە سیاسیانەی کوردستان هیچ شتێکیان پێشکەش بە ئەنجومەنی کۆمیسیاران نەکردووە یا بە ئۆفیسەکانی ئێمە نەکردووە بەرزیکەینەوە بۆ کۆمیسیۆن بۆی ئەو پرسە چارەسەر بێ تەنها لە ڕاگەیانەکانەوە باسییان کردووە ئەمە یەک دوو ئێمە ڕێکارەکانمان بە بۆی بۆ جەنابەت و بۆ بینەران ڕوون بێتەوە ئەو کەسانەی کە ئاوارەی 2014 لە ساڵەکانی پێشوە ئاوارە بوون ڕێکارەکانمان ئەو کەسانە مافی دەنگدانیان بۆ ڕێک دەخرێت کە لای ئێمە بایۆمەتریان کردووە چونکە خەڵکێک ئەگەر بێت و بایۆمەتری نەکات لە پارێزگاکان بە دەربەدەر خۆی تۆمار نەکات کۆمیسیۆن ناتوانێت ناوەکەی ڕێک بخایات بزانێت کە ئەوە دەربەدەرە لە قەناعەتی کۆمیسیۆنە ئەوەی کە خۆی تۆمار کردووە بە بایۆمەتری و بە نازەح ئێمە پێڵێن ئەوانە بەڵێ نازەحن لە پارێزگای هەولێر یا لە سلێمانی یا لە دۆک و کورسیا سنووقیان بۆدا ئەندرێت ڕێکارەکانی بڵێن دەنگدانیان بۆ ڕێگەخرێ بۆ هەر پارێزگایەک بێت. کاگالی من دوو پرسیارم ماوە و کەمتر لە ڕەنگە خولەکێکم مابێت دەوترێت ژمارەیەکی زۆر کارمەند بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقدا ئەمەزرێنرێت و زانیاریەکی وا هەیە کە نزیکی 50,000 بۆ هەرێمی کوردستانە ئایا گەنجان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن لەمە پشکدار ئەبن و ئایا فعلەن 50,000 کەس لێرەدا ئامەزرێنرێت؟ نزیکەی 37,000 کەس لە ئێمە لە کوردستاندا ئەمەزرێت بەو تێبینیەی من بە 35 بۆ 37,000 کەسدا ئەمەزرێت. ئێمە گوتمان تەکنۆلۆژیای پێشکەوتومان زۆر لە سیستمی ئەم جارەیە بەکارهێناوە دەرگای دامەزراندن بۆ خەڵکی گەنجان ناکرێتەوە ئەگەر بڵێ دەرگای دامەزراندن کراوەتەوە ئۆنلاینە لە سایتی هاوڵاتیە هەموو هاوڵاتیە گەتوانێت لە ماڵی خۆیەوە سایدەکە بکات ئەگەر سایتەکەڵەکەی دووبارەکەیتەوە سپاسەکەم بۆی گەنجان لی سوودمەند بن www.ihec.iq ئەمە سایتی مفۆزەیە هەر لە ماڵی خۆیانەوە ئەتوانن بیکەنەوە ئێمەش بڵاویەکەیەوە کۆتا پرسیارم کاغعلی زۆر مەمنونە بە کورتی ڕخسەتم بەبایەک وشە بڵم تەنها ژمارەی دەنگدەری سەر کارتەکەی داخلکە خۆی کۆمەڵی زانیاری دێتە خوارەوە ئەویکەی پڕەکاتەوە. بەڵێ سوپاس دەکەین بێگومان زانیاری دیکەش بۆ دامەزراندنی هاوڵاتیان بڵاوەکەینەوە. کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هیچ ڕۆڵێکی لە هەڵبژاردننی ئایاری عێراق ئەبێت؟ لە ڕاستیە هەماهەنگی پێشتر لێکتێگەیشتن لە نێوان کۆمیسیۆنی عێراق و کۆمیسیۆنی هەرێما هەبوو بەڵام ئێستا و لێکتێگەیشتنە تۆزێک سارد بۆتەوە. ئێمە لە ڕووی تەکنیکی و لە ڕووی لۆجستی و لە ڕووی هونەریەوە کۆمیسیۆنێکی زۆر بەهێزین پێویستمان بە هیچ هەماهەنگیەک یا هیچ دامێکی لۆجستی یا هونەری ئێمە ئەتوانین دامی لۆجستی کۆمیسیۆنی هەرێم بکەین چونکە ئەو ئامێر و ئەو سیستمانەی ئێمە بەکارهێنین لای ئەوان نییە. بەڵێ کاک عەلی قادر بەڕێوەبەری ئۆفیسی هەولێری کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق زۆر سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ زانیاریە وردەکانت. سپاس بۆ ئێوەش بینەرانیش. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزیارگار فایق و تەواوی هاوکارانم لە سلێمانی هەولێر قبول بکەن تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادابن. کاتێک